ساڵتان لەبێ دینرانی پایتەخت میدیا ئێمە لە نزیک قەڵای کەرکووکین و دیارەوەی کە لە پشتی منەوە وێنەی کەسایەتی دیاری کەرکووک شاهۆ نەجم کەرکووکیە کە لەلایەن نووسینگەکەیەوە ئەمڕۆ پۆستەرێکی گەورە بە دروستمی بۆ ئاشتی و پێکەوە ژیان تێدەگۆشین لێرە لە قەڵای کەرکووک دانراوە هاوکات دوایەوەی کە ئەم وێنەی لێرە دانراوە کە پێشی وێنەی چەند شەهیدێکی کردووە ئەمە ژوای کردووە کە سوکاری یەکێک لە شەهیدەکان ڤیدیۆیەک تۆمار بکات و بۆ خودی کەسایەتی دیاری کەرکووک شاهۆ نەجم کەرکووکی بنێرێتەوە داوا بکات کە وەکو گلەییەک ڕخنەی گرتووە کە وێنەی دانراوە پێشی وێنەی شەهیدەکانی گرتووە بەڵام ئێستا بۆ خۆی شاهۆ نەجم کەرکووک کەسایەتی دیاری کەرکووک بە شێوەیەکی مەیدانی هاتووە تا قەڵای کەرکووک تاوەکۆی کە وێنەکەی خۆی بەدەستی خۆی لێ بکاتەوە من دەمەوێت لەگەڵ کاک شاهۆ قسە بکەم بە شێوەیەکی ڕاستەخۆ دەمەوێت بچمە لای خۆی کاک شاهۆ سڵاو لەبێت سڵاو لە جەناب پێم بڵێ ئەمڕۆ پێم وابێ لەلایەن نووسینگەکەتەوە بە هەڵا وێنەی جەنابەت لێرە هەڵواسراوە دواتر چۆن بوو کە ئاگدارتیان کردەوە کە ئەم وێنەیە پێشی وێنەی چەند شەهیدێکی بەڵێ پێشەکی بەخێراتنتان نەکەم ئەمڕۆ لەرەی برادێک و ئاگدار کرامەوە کە ئەمە وێنەیەکی من پێش وێنەیەکی شەهیدی ڕێگای کوردستانی گرتووە کە خوێنی شەهیدان لای ئێمە زۆر پیرۆزە بۆیە یەکسەر کە ئەو هەواڵەم زانی و یەکسەر هاتمە شوێنی مەبەست کە ئەستا پیانم بۆ وێنەیە لادەن و بڕیارشمدا وێنەیەکی گەورەتر بۆ ئەو شەهیدە دروست بکرێت لە هەمان شوێندا ئەکی جەنابەت وێنەیەکی فراوان وێنە شەهیدەکە لێرە دانرێت بەڵێ بەڵێ بڕیارێکماندا ئینشاڵڵا وێنەی شەهید لە هەمان شوێن بە گەورەتر بەو شێوەیە دروست بکرێتەوە لێرەدا دەستخۆش زۆر سپاس دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کەسوکاری ئەو شەهید دەکەم کە ڤیدیۆکەی تۆمار کردەوە ڕخنەی گرتووە کاکە سڵاو لەبێت سڵاو لە جەنابیش سپاس دەکەم پێم بڵێت چۆن بۆ ڕخنە دەکرێت دواتر ئێستاەوە کاک شاهۆ بە خۆی هاتووە بۆ ئێرە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەوە ڕاستی بە لێرە ڕۆدوم بە سوودفەری کە بینیم ئەو پۆستەرە جەنابی کاک شاهۆ جەنابی کاندێکی دیکەش نامێ ناوەکەی بڵم چکە ئێستا لەلایەن کاک شاهۆ هاتووە بۆ ئێرە ئەو وێنە شەهیدە داپۆشرا بوو ڕسمی برای شەهیدەکەمەوە من لەگەڵ برای خێزانیشمە هەردوو شەهید جەماڵ و شەهید ڕاستین گلەی خۆم گەیان گەیشتمە بەس کاک شاهۆ ڕاستەخۆ تەلەفۆنی بۆ کردم بڕیاریشی داوەتی لەسەر ئەرکی خۆم هەم نۆژە دەگەمەوە هەم گەورەشێکەمەوە و شەهیدان لای ئێمە هێڵی سوورن ئەو قسەی جەنابیان بوو بەدڵنیاییەوە ئەوە کارێکی گەورەیە و شتی باش و شتی گەورەش هەر لە کەسانی گەورە باش دروستە بێت من سپاسێکم ڕاستە دڵم ێشالێ و گلەیشم لێ هەیە بەڵام ێستا سپاسێکم ئەو کاتەوە دەبینن ئەو وێنەی شاهۆ نەجم کەرکووکیە کەسایەتی دیاری کەرکووک و هاوکات کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە شاری کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دوایەوەی کەوەکو باسمان کرد لێرە لەلایەن نووسینگەکەیەوە وێنەیەک لێرە دانراوە هاوکات وێنەی کاندیدانی دیگەش بە هەمان شێوە لە دەوروبەری قەڵای کەرکووک دانراون دوایەوەی کام وێنەی دانراوە بەردەمی وێنەی چەند شەهیدێکی کردووە دوای ئاگداربوونەوەی شاهۆ نەجم کەرکووکی بۆ خۆی خودی خۆی هاتووە تاوەکەوەی کە بە شێوەیەکی مەیدانی بۆ خۆی وێنەکە لێ بکاتەوە و هاوکات وێنەی ئەو شەهیدا کە وێنەکەی لە پێشدانراوە بڕیاریدا لەسەر ئەرکی شاهۆ نەجم کەرکووکی خودی خۆی وێنەکە بە فراوانی و بە گەورەی دابدرێتەوە